یەکێک لە بنەما سەرەکیەکانی کۆمەڵگەی مەدەنی بوونی شار بەو واتە فراوانەی کە هەموو بنەما ڕۆشنبیری و کۆمەڵایەتی و کللتوری و تەندروستی و هەندەسی و ژینگەیەکانی تێدا بێ. ئەمەش لە پێناو دابینکردنی ژیانی باشتر و شیاو بۆ دانیشتوان و ئەو هاوڵاتیانەی کە لە ناویداژین. یەکێک لە گرنگترین ئەو لایەنانەش کە پێویستە گرنگی تایبەتی لە شارە پێبدرێ شێوازی دروستکردنی بینا و باڵەخانە و خانووی تایبەتی هاوڵاتیانە کە پێویستە لە سەرەتای دروستکردنیانەوە ڕەچاوی لایەنەکانی ساردی و گەرمی و بەریەککەوتنیان لەگەڵ تیشکی هەتاو بۆ بکرێ، چونکە لە ڕووی بەکارهێنانەوە هاوڵاتیان دەبێت لە جێگەیەکە بژین و کار بکەن کە لە ڕووی تەندروستیەوە شیاو بێ. لە ئێستادا لە هەرێمی کوردستان بەهۆی لاوازیاستی شێوازی هوەری تەلارسازیەوە بینا و باڵەخانە و خانووی هاوڵاتیان کەمترین گرنگی بە بواری لایەنی گەرمی و فێنکەرەوەی لە وەرزە جیاوازەکان بۆ کراوە. هەر بۆیە بە ناچاری هاوڵاتیان پەنا بۆ بەکارهێنانی بڕێکی زۆر لە ئامێرە کارەباییەکانی سپلی دەبن. لە ساڵی 1970 لە ڕێکەوتنامەی کیۆتۆ پێشتریش لە ڕێکەوتنامەی مۆنتریال یەکێک لەو شتانەی کە زۆر تاکیدیان لەسەر کردەوە غازی هایدرۆکلۆرۆفلۆرۆکاربۆنە. ئەم غازە یەکێکە لەو غازانەی کە ڕۆڵێکی زۆر سەرەکی هەبوو لە گۆڕانی ئاوهەوا و گەرمکردنیەوە و ئەم غازەژ یەکێکە لەو غازانەی کە بەکارهێنرێ بۆ مادە ساردکەرەوەکان، یعنی هەر لە سەلاجە و مجەمیدەوە بگرە ئەو غازەی کە تایەتی تا ئەگاتە تەبریدەکانی سەردەمانی پێشووکە شێوازەکەی زیاتر بەکارهێنرا. ئێستاش لەم سبلیتانەیە بەکارهێنانی ئەم ڕێژە زۆرە لە غاز لەم غازی هایدرۆکلۆرۆکاربۆنە کە یەکێکە لە غازە زۆر مەترسیدارەکان بۆ گەرمبوونی گۆی زەوی لە لای ئێمە هەتاوەکو 20 ساڵە پێش ئێستا کاتێک لە هەموو جیهان قسەیان لەسەرە کرد کە ئەمە ڕێژەیەکی مەترسیدارە بەکارهێنانی بە پلەیەکی زۆر ئەبێتە هۆی ئەوەی کە گەرمبوون لە ناو شارەکانە زیاکە. لێرە ئێمە مۆزوعێکمان هەیە ئەگەر ئەمە تێنەپەڕێنم ئەوژەیە ئێمە بابەتێکمان هەیە بە ناوی جەزیرەی حەراری، یعنی دوورگەی گەرمی. دوورگەی گەرمی ئەمە ڕاستەوخۆ پێیوەستە بە شارەکانەوە، واتە ئەو شارانەی کە زۆرترین مادە ساردکەرەوەکان یا گەرمکەرەوەکان بەڵام بە شەرتێ پشت ببەستێ بەو غازی هایدرۆکلۆرۆفلۆرۆکاربۆنە کە لە سبلیتیشا هەیە، لە تەبریدەکانی سیارەیە هەیە، لە زۆربەی زۆری لە هەموو سەلاجە و مجەمیدە و هەموو ساردکەرەوەکان هەیە. ئەم ڕێژەیە دوو لایەنی زۆر سلبی هەیە. لایەنێکی لەو کاتێک کە خۆی ئیشەکە کاتێککە گەرمی یان ساردی ئەگەیەنێ بە ژوورەکان و بەناو ماڵەکە، گەرمی ژەگەیەنێ بە دیوی دەرەوەتە چەند ژوورۆ ساردەکە ئەوەنگەش لە بەرامبەرە گەرمیەک فڕیاتە ناو هەواوە. ئەمە لە لایەنێکیان خۆی خودی گازەکە یەکێکە لە گازە زۆر مەترسیدارەکان کەواتە ئێمە لێرە هەردوو حاڵەتەکەمان بۆ دروست بووە. حاڵەتێکیانەوەیە کە شارەکەمان بەرە ئەو هەنگاوا ڕابێتە جەزیرەی حەراری کە بووشە جەزیرەی حەراری باشترین نموزەجەکەیەوەیە کە خەڵکی سلێمانی هەمووی هەستی پێکەکێ لەو سیفدان پلەی گەرما چەند نزمە بارانیش چەند ئەبارێ، بەڵام بەفربارین ڕێژەی بەفربارین زۆر کەم بۆتەوە و بە تایبەتیش ناو شارەکانە. بە سروشتی ئێمە بینای ئێمە لە وڵاتی ئێمە بەو شێوە ئابوووریە دروست ناکرێت کە خێزان تایە بە شێوەیەکی وا بژی کە کارەبایەکی کەم سەرف بکە. ئەوش لەبەر ئەوەی کە دووسێ ڕەهەندەیە دووسێەوە هەیە لەبەر ئەوەی کە خەڵقەکانی ئێمە ناتوانن بینا بەو شێوە دروست بکەن، بەو شێوە دروست بکرێت کە کارەبای کەم سەرف بکە و ساردی و گەرمی تیا بێنێتەوە. ئەمە تێچوونێکی زیاتری ئەوێ، بەڵام کە تێچوونێکی زیاتری ئەوێ بەڵام لە مستەقبەلە حەقی ئەو تێچوونەی بۆ ئەکرێتەوە. ئەوانەی کە لە لای ئێمە زۆر ئەوانەی کە لە لای ئێمە زۆر باوە و ئەو مەوادانەی کە بەکار ئەهێنرێ ئەگەر زیاتر بە مواسەفات بەکار بهێنرێ زیاتر ئێمە لە دیوارە حساباتی بۆکەین کە گەرما و سەرما ئەچێتە دەرەوە و یەتە ناوەوە. ئێمە سپلیتێکدا ئەگیرسێنین ڕەنگ بێت لە کاتی سەرما بە سعاتێک گەرمی بکە، بەڵام لە کاتێکە ئەگەر مواسەفاتە بۆ دیوارەکە بەکار هات کە شتێکە ئەگەر تەغلیف بکرێ پێی بڵێ کەڤیتی وڵ ئەو سەرما و گەرما ئەوەی کە تیا ماوەتوە تیا ئەمێنێتەوە بۆ فەتەیەکی زۆر زیاتر وەبیل بە پێچەوانەشەوە بۆ کاتی سەرما هەر ئەو وەزع دروست ئەبێ. شاری نمونەییان پیان بۆ شارێک دابنین ئەبێ لەسەر بنەمای سیستەمی بەو بژەڵەتمەند بێت واتە گەشە سەنگینی بەردەوام. گەشە سەنگی بەردەوام کۆنسێپتی تازەیە، چەندی تازەیە لە ساڵی 1970 یان نەتەوەکانەوە
تەناسب بکرا کە ئەوەیە تۆ احتیاجاتی خۆت دەستکەوێ بەبێ ئەوەی کاریگەری هەبێ بۆ سەرنەوەی داهاتوو لەمەڕ بەدەستهێنانی پێداویستەکانە ئەو شتێ تێکاتەوە کاوە هەر شارێک کە پلانی بۆ دانەوێ ئەبێ لەسەر سێ بنەما بێ یەکەم ژینگێکی تەندروستی هەبێ دووهەم یاری کۆمەڵایەتی لە شارە هەبێ سێهەم گەشەسەرنی ئابووری لە شارە هەبێ ڕابۆ دەرمانە شارێکمان هەبێت تێکاتە هەبێ ڕەچاوکەوێت لە کاتی ژیاندانانە وەک لای هەموو کەس ئاشکرایە لە وەرزی زستانە کە سەرما ئەبێت و ئەمانە خەڵکی هەوڵەدا ئامێری سپلیت و ئامێری هیتەر و بۆیلەر و ئەو ئامێرانە بەکاربێنێ چ بۆ گەرمکردنەوەی ماڵەوە چ بۆ گەرمکردنەوەی ئاو جا ئەمانە لە ڕووی بڵین فەنیەوە لە ڕووی تەکنیکیەوە بەڕاستی تەسیرێکی زۆری خستوەتە سەر سیستەمی کارەباکەمان یانەیەکێ لەو شتانە ئێمە شتێکەیە بەڵام ئەمە خەڵکی اختصاص زیاتر شارەزایە ینی ئێمە ئەو لۆدەی کە لە سپلیتا بەکاردێت لۆدەکە لۆدی مۆتۆڕە ینی ئەو لۆدانە پێویست ینی تەسیرێکی سلبی هەیە بۆ سەر سیستمی کارەباکەمان بەڵام خەڵکەکەش ناچارەکە بەکاری بێنێ لەبەرەوەی بۆی خۆی گەرم کاتەوە ئەبێ حکوومەت هەوڵدا بەدیلێکی کە بدۆزێتەوە بۆ گەرمکردنەوە کە ئەویش مەسلەی سوتەمەنیە دابینکردنی سوتەمەنی تر چ غاز بێ چێ نەوت بێ. سپلیدێکێکە لە ئامێرە کارەباییەکان کە بۆ مەبەستی فێنکەرەوە و گەرمکردنی بینا و ماڵی هاوڵاتیان بەکاردێ ئەم ئامێرە پێکاتووە لە دوو بەشی سەرەکی کە یەکێکیان لە ناوە و یەکێکیان لە دەرەوەی بیناکە جێگیرەکرێ ئەم ئامێرە چەندین شێواز و جۆری هەیە کە بۆ کارپێکردنیان بەپێی جۆرەکانی بڕی کارەبای جیاوازیان دەوێ هەیانە کەم و هەشیانە زۆر بەکارهێنانی هەموو کەرەسە و ئامێرێکی کارەباییش بۆ خۆی خاوەنی کۆمەڵێت تایبەتمەندیە کە پێویستە لە کاتی هاوردەکردنیان بۆ ناوڵات ڕەچاویان بکرێ ئەویش لە ڕووی بەکارهێنانی کارەبا و کاریگەریە ژینگەیەکان و هۆکارەکانی ڕووداوی ئاگرکەوتنەوە چونکە هەندێک جار چەند جۆرێک لەو ئامێرانە مەترسی دارن و بەکارهێنانیان دەبێتە هۆی ڕووداوی گەورەی هەم گیانی هەم ژینگەی بۆیە پێویستە هەر لە سەرەتاوە و لە کاتی دروستکردنی بینا و باڵەخانەکاندا گرنگی بەلایەنی گەرمی و فێنکی بیناکە لە ڕووی تەلارسازیەوە بدرێ. ئەمە بەڕاستی دیزانی خانەکان لە کوردستان دۆستی ژینگەنی چونکە تۆ دەستێ خانە دروستکەی ئەبێ گەرمیدابڕ بێت تێرمال ئینسیولیشن دووبارە ئەبێ ئەو خانەوەی کە دروست دەکرێ ئەبێ ئیکۆنۆمیک نرخی چۆنی کەم بێت لەسەر گەرمیدابەر ئێمە کێشەی ئەوەمان هەیە وزە وزەی خانوو کە بە پیرۆچێت لە سەدا سیسێ توژنەوە کراوە لە سەدا سیسی وزەی گەرمی لە دیوارەکانەوە بە پیرۆچێ لە سەدا دەی نزیکە لە سەدا دەب لە پەنجەرە و دەریاکانەوە بە پیرۆچێت لە سەرمانەکان نزیک لە سەدا 25 کابوو پێویستە کاتێک خانوویەک دروست دەکرێت ڕەچاوی ئەو بڵێن ئەو داتانە بکرێت بێ دیوارەکان بڵێن گەرمیدابڕ بن پەنجەرەکانە بۆ مەزە بڵ شوشە بێت سەردانەکانم بشێک مەعالەجە بکرێت کە ئەوش کەمترین گەرمەکە بداتەوە لە هەمان کەساری ئەم خانوانە کە دروست دەکرێت گود ڤێنتیلیشن واتە هەواگۆڕێنی باشیشتی هەبێت چونکە تۆ خانەک ئەگەر تۆ بەتاوی قەتیسی هێلی گەرما وەرگیان گەرما چ دەرەوە صحیح نیە تەندروست نیە بە هەواگۆڕکی هەیە ئەبێ کەسی کە دیزاینەکە حلێکی وەسەط بدۆزێتەوە لە نێوان گود ڤێنتیلیشن هەواگۆڕکی تەندروست باش لەگەڵ دابڕینی لە گەرمی و سەرمای دەرەوە ئێمە پیسکەرەکە ڕاستەوخۆ ڕوبڕووی خۆمانیەکەین و مەسەن ئەمریکا ژینگەی پیس کردووە هەمومان پێوەی کۆڵەوار بووین بەڵام ئێمە ژینگەکەی کە پیسمانکەەوە ڕاستەوخۆ ماڵەکانی خۆمانە
بەهۆی سپلیتەکانمانەوە بە ڕێژەیەکی زۆر و بەهۆی سیارەکانەوە کە ئەمە هەمووی لە ناو شاری سلێمانیا لە ڕۆژێکە کە ئێستا ژمارەی سیارە لە پارێزگای سلێمانی ئاڵە نزیکی ملیێنەکە ئەم ملیێنە ئەگە بە تەقدیری وەریگرین لە ڕۆژێکە نیوەی ئیش بکە ئەم نیوەیەش لە سەعاتێکە بەرکەوێت مانای لایەنی کەم لە یەک لە حەزەیە 100 تا 200 هزار سیارە لە سلێمانیا ئیشەکە ئەم 200 هزار ئەین 200 هزار زەربی ئەوەنگا گەرمی زۆپاکەی بکە زایدن زەربی ئەو هەموو دووکەڵی کە فرێهاتە دەرەوە. ئاماری سێ لە کۆمپانیەکانی هاوردەکردنی ئامێرە کارەبایەکان ساڵانە نزیکەی 21,000 سپلیت هاوردە دەکرێت. لەوانە سپلیتی جۆری تەنونی و نزیکەی 8 ئەمپێر کارەبای بۆ کارکردن پێویستە. سپلیتی جۆری دووتەن نزیکەی 10 ئەمپێر کارەبای بۆ کارکردن پێویستە. سپلیتی یەکتەن نزیکەی 4 ئەمپێر کارەبای بۆ کارکردن پێویستە. ئەو هەوایی کە لە سبریتەکەەوە یەتە ناو ژوورەکەەوە ئەو هەوایە ڕێژەیەکی کەمتر غازەکان لەگەڵ خۆی هێنێ بەڵام لە بەرامبەر ئێمازانی سبلیت نیوەی جیازەکە لە ژوورەوەیە کە ساردیە گەرمیەکە گەێنێ بە ژوورەکە و بە هاوڵاتیەکەی کە لە ژوورەوە دانیشت بەڵام لە بەرامبەرە بەشێکیگەی هەیە کە پەروانەکەی سوڕێتەوە لە دەرەوەیە ئەوە ڕاستەوخۆ هەواکە فرایەتە ناو ژینگەوە ئەمە لەم کاتەیە هەر خۆی ئەگەر تۆ لە وەرزی هاوینە بچیتە بەر ئەو هەوایە هەستەکەی کە خینچێنەرە ئەمە یەک دووهەم پلەی گەرمیەکەی زۆر بەرزە کەواتە ئەگەر لە گەڕێکیی وەکو ئەم گەڕەکەی ئێمەیە بەنمونە بین هەموو ماڵێ دوو سبلیت لە بە نیوە ڕوانە ئیش پێ بکە مانای وایە هەموو ماڵێ بە ڕێژەیەکی فراوان هەوای فراوەتە دەرەوەی ماڵەکەی یعنی یا بڵێن ژینگە عامەکەی هەمومان ئەو ئەرزەی کە ئەکرێ ببینە ئەگەر لە پێش حساباتی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوای بۆ بکرێ و حساباتی پەنجەرە و ڕۆژ چۆن بچێتە ناوی چۆن دەرچێەوە پەنجەرەکان بە چ شێوەیەک بکرێکە ئەو گەرما و سەرمای کەتیایەتی گلی باتەوە ئەوانە هەر هەموو ئەبێ بەهۆی ئەوەی کە خەڵقان بتوان کاربایکی کەم بەکار بێنن بەڵێ ڕەنگە ئەو بینایە کە ئەکرێ لە بیدایەتا کولفێ زیاتری بەڵام بۆ مستەقبل لە مستەقبلە ئەگەر حساباتی سەرفیاتی خەڵق خۆی بکاتەوە ئەوە ئەبینێز شتێکی زیاتری بۆ ئەگەڕێتەوە ئەگەر بەم زەرفەی ئێستاە کە کارەبا پێ تێپەڕە بێ چەند ساڵی داهاتوو بە بۆ چوونی من کارەبا بەرەو خراپتر ئەچێ و بەرەو باشتر ناچێ لەبەرەوەی هیچ پلانێک نییە ینی پلانەکە بە شەفەوی لەوانەیە باسکرا بێتەوەوانە بەڵام بە کردداری هیچ پلانێک نییە ئەجا ئەم سپلیتانەشی کە هەیە لە بازار بەڕاستی لەوانەیە من بۆ خۆم سەیرم کردوێ 50 جۆرم بینیوە 50 مارکاتی جۆرا و جۆر ینی ئەم سپلیتانە هەیەە لەگەڵ سیستمی کارەبای ئێمەیان ناگونجێ ینی پێویستە حکوومەتی هەرێم کوالیتی کۆنتترۆلێکی تەواوی ئەو جۆرە ئامێرانی کە دێن ئەگەر بێت و لەگەڵ سیستمی کارەبای ئێمەیان نەگونجێ یان ئەمپێرێکی زۆری کارەبای پێویست بێ پێویستە نەیەڵێ بێتە کوردستانەوە بەڵام ئەوەی کە منە بینم ئەو سێکتەرە کە کوالیتی کۆنتترۆلە سێکتەرێکی مردووە سێکتەرێکە ینی هەوڵ نادا بیر لەوە بکاتەوە کە ئێمە ڕێگەی ترێ نەک بە هاوڵاتی بڵە بڵێت تۆ سپلیت مەگە هاوڵاتیە کە لە ماڵەکە دانیشتووە ئەو ئەوێ ماڵەکەی گەرم کاتێ ئەوێ مناڵەکەی گەرمای بێ ئەوێ هەرچۆنێ بێ گەرم بێتەوە تر لە ڕێگەی چ نەوت بێ چ سپلیت بێ چ غاز بێ بەکارهێنانی بڕێکی زۆر لە ئەمێری کارەبای سپلیت یەکێکە لەو دیاردانەی کە ماوەی چەند ساڵێکە ڕووی لە شارەکان یاریمی کوردستان کردووە کە بە پێی توێژینەوەکان بەکارهێنانی ڕۆژ لە دوای ڕۆژیش ڕوو لە زیاد بوونەکە لە ئێستاشا کە قەیرانی کەمی کارەبا لاریمی کوردستان بوونی هەیە شارەزایان پیان وایە بەکارهێنانی ئەو ئامێرە بەو ڕێژە زۆرە یەکێکە لەو هۆکارانەی کە بۆتە هۆی دروستبوونی لۆدێکی زۆر لە سەر کارەبای نیشتیمانی ئەمە جگە لەوەی زۆر بەکارهێنانی یەکێکە لە هۆکارەکانی پیسبوونی ژینگە و کاریگەری ڕاستە و خۆشی لەسەر گۆڕانی کەش و هەوا هەیە و وا دەکا بارودۆخی هەوا لە شارەکان تێک بچێ بەهۆی پلەی گەرمیەکەیەوە چونکە ئامێرەکە لە کاتی کارکردنا هەوایەکی گەرم دەداتە دەرەوە کاتێکەڵەیەکە لە جۆرە غازێکی تایبەت کە بە غازی 400 دەناسراوە.
سپلیتیکانی کە ئێمە هەمانە لە ئەوەی لە کوردستانە باوە لە دوو بەشی سەرەکی پێک دێ بەشی ئیندۆر کە لە ژوورەوە دائەنرێ بەشی ئاودۆر کە لە دەرەوە دائەنرێ ئەو بەشەی کە ئاودۆرە بڵین کۆمپرسەرێکی تایە کە بە کوردی خۆمان خەڵک بازاڕیان پێڵەن کۆمپرسەر یان ماتۆڕەکە ئەم ماتۆڕە لە بیدایەتە لە ستارتینگی پێڵێن بڵین لە بیدایەتە کە ئیشەکە پێویستی بە تیارێکی زۆرە ینی تەزویەکی زۆر لە کارەبا ڕاکێشێ ئەمەش بۆ سیستەمی کارەبا ئەگەر سیستمێکی مستەقر نەبێ و سیستمێکی ڕێکوپێک نەبێ تەسیرێکی سلبی هەیە و لەگەڵ ئەوەشە لە کاتێکە ئیشەکە سپلیت ئێمە خەڵک وەشیار نییە نازانن چۆنش بەکاری ینی کێشەکە لەوەیە خەڵکەکە بەعام سیرەکەی لەسەر 16 دایانە یان لەسەر 30 دایانە لەسەر 28 دایانە ئەمە بێتە هۆی ئەوەی کە سپلیتەکە هەم ئۆتۆماتیک نەکە هەم زۆر کار بکە و زوو پەکشی بخەوێ پەکی بکەوێت لەبەرەوە من بۆ باش هەر چۆنە هەر بەکارشێنن لەسەر 24 و 25 و دەرگا و پەنجەرە دابخرێ لەبەرەوەی سپلیت خۆی لە کەتەلۆگەکەیان نووسراوە کاتێککە بەکارێنی تۆ پێویستە وا بەکاری بێنی بەڕاستی مەپێویستم بەوە هەیە کە ئەو پرینسیپانێکە باسمان کرد لە دیزانی خانەکانمان ناپێویستە گەرمیدابەر بن دەنگدابەر بن و دیسان فۆرمی شارەکانیشمان دیزانی شارەکانمان پێویستە ئەوش دۆستی ژنگە بێت بۆ نمونە بە سیۆری هاوین بکەین بە سیۆری هاوین بکەین بۆ نمونە تۆ گەر شارەکەت ڕێژەی سەوتایی زۆری هەبوو ئەو کاتە پێویستی بە هۆکاری شوێنکەرەوە کەمتر ئەبێت کاتە بە وزە کەمتر کارەبا کەمتر ئەبێت تووشی کارەبامان کەمتر ئەبێتەوە دیسان تەوزیعکردنیان دابەشکردنی زەوەکانمان ئەمە پرۆژەمان هەبوو بینیمانە لە شارەکانی هۆڵەندا لە ئەرفۆرد ویلان پرۆجێکت لە سەدا 85 خانەکانی ڕوو لە خۆرەڵهات بووە خۆرەڵات لە وڵاتی کوردستانی خۆشمان ڕوو لە خۆرەڵات ڕوویکی باشە بۆ خانە و یان ڕوو لە باشوور چونکە زۆرترین وزەی خۆر ئیسرائیلی لێکی بۆ ڕوانە بوو دابەشکردنی زەوەکانیش دیسانەوە کاریگەری خۆی هەیە لە پێویستبوون بە وزە ژنگەی کوردستان چۆن لەبەر کەوتەرە هێڵی سەرهێڵی پارمی 34 بۆ 36 ئێمە ئەتوانین سوود لە تشکی خۆر وەرگرین و دروستی سۆلار پەنێڵ بڵێنەوەی کە وزەی خۆر کارەکات نەک تەنها بۆ ماڵەکانی بەڵکو بۆ فەرمانگەکانیش ئێمە ئەتوانین استفادە لە تشکی خۆر بکەین دەسەڵات ئەتوانێت ئەو شتە بیکا بە سیستمێک کەوا هەموو کەسێ بینا ئەکا بەو شێوەی کە مەسلحەتی عام و ژینگە پارێزی تیاکرێ بکرێ یعنی هەیە ڕەنگە ئەگەر پارێشی هەبێ نیکە بەڵام ئەگەر بوو بە قانونێک بەو یاسا ئەتوانێت بەو شێوە ئەو خانێ بۆ دروست بکەی خۆی بۆ خۆی دروست بکە یا بۆ شوێنێکی عامە دروستی ئەکا بەو شێوە دەرەچێکە خەڵقەیە ئێمە دابینکردنی چکەمان هەیە بۆ سپلیتەکە لە هەموو جیهانە و بە تایبەتی ئەتوانی یەکەمین جار لە بینا گەورەکانی حکوومەتەوە دەست پێ بکەین ئەویژەوەیە تەبرید و تەدفیعی مرکزی یعنی بەکارهێنانی تەبرید و تەدفیعی مرکزی یەکەمین هەنگاوە هەم بۆ اقتصادیکردن یا بۆ کەمکردنەوەی ڕێژەی کارەبا بۆ کەمکردنەوەی ڕێژەی ئابووری واتە تێچوونی کەمترە و هەم بۆ کەمکردنەوەی ڕێژەی ئەو غازانەی کە پیسکردن و فڕێاتە دەرەوە یعنی یەکێ لەو سیفەتانە من پێم سەیرەسا تۆ ئەچینە هەر دایرەیەکی سلێمانیەوە ئەمڕۆژ دروست کراوە ینی کۆنیش نییە بینایەک ئەمڕۆ دروست کا بەسەکەی لە هەموو ژوورێکە دوو سپلیتی بۆ دانرا بینایەک ئەگەر لە 50 ژوور پێکاتە بێ ینی 100 سپلیت یا 150 سپلیتی ئەمە هەمووی ئەتوانرا بە کارێکی زۆر سادە هەم لە ڕووی اقتصادیەوە هەرزان هەم لە ڕووی مەناخیەوە زۆر باش هەم لە ڕووی ژینگەییەوە خزمەتی ژینگای ژۆە دروستکردنی تەدفیع و تەبریدی مرکزی کە تەدفیع و تەبریدی مرکزی و دروست کرد تێچوونەکە بۆ حکوومەت کەمە بێتەوە تێچوونەکە لە ڕووی ئابووریەوە کەم بێتەوە دۆستی ژینگەشە بێت.
لە ئێستادا کە هەرێمی کوردستان تووشی قەیرانەکانی کەمی تەزووی کارەبا و سوتەمەنی بۆتەوە، هاوڵاتیان ناچارن پەنا بۆ بەکارهێنانی ئەو ڕێژە زۆرە لە سپلیت بەرن. بەڵام شارەزایان پێیان وایە گەربێت و حکوومەت بە پلان لە سەرەتاوە ڕەچاوی شێوازی دروستکردنی بینا و باڵەخانە و ماڵی تایبەتی هاوڵاتیان بکە، ئەوە هاوڵاتیانی ژەتوانن کەمترین دانا لەو ئامێرە بەکاربێنن. ئەمە جگەلەوەی کە پێویستە لە وەرزی پاییز و زستاندا نەوتی سپی و غاز بۆ هاوڵاتیان دابین بکرێ، تا لەو ڕێگەیەوە هەم لە ڕووی بەکارهێنانەوە لۆت لەسەر کارەبای نیشتیمانی کەم بێتەوە و هەم لە ڕووی ژینگەیشەوە شارێکی پاک و جوان بنیاد بنین کە هاوڵاتیانی ناوی بە تەندروستیەکی باشەوە و بە ئارامی بتوانن تێیدا بژین. لە ڕووی مەسلەی ژینگە و بڵێن مەسلەی تەندروستەوە و لە ڕووی کۆستەوە ینی پارە، من بۆ خۆم حساباتێکم کردووە. سپلیت ئێستا ینی باسی ئیمڕۆ ئەەکەم، ئیمڕۆ لترێکی نەوت ئەوەی من ئاگادارم ئەڵەن بە 1300 ئەگەر بە 1000 دینارش بێ، بە 1000 دینارش بێ، تۆ ئەگەر زۆپەیەک 10 ساعات ئیشی پێ بکەی 3 لترتەوێت، 3 لترەکە 3000. بەڵام سپلیتێک ئەگەر 10 ساعات ئیشی پێ بکەی 2 تەنیش بێ، پارەی کارەباکەی بەم سعری ئێستا کە ئێمامانە 405 دینارەکە، یعنی سپلیتەکە هەرزانترەکەوێ. بەڵام من ئەمەوە ناگەێنێ کە من خەڵک هان بدەم بچێ سپلیت بەکاربێنێ. پێویستە حکوومەت کلفەی سوتەمەنی کەم کاتەوە، ینی لە شوێنە بازرگانیەکان و زایدن هەوڵ بدە سوتەمەنی دابین کە بۆ هاوڵاتیان. ئەنجا ئەمە چەندها جۆرمانەیە، سپلیتی بەڕاستی سپلیتمانەیە 4 تەنە، سپلیتمانەیە 3 تەنە، ئەمەیان لە سەقفیە، ئەمەیان بڵێن ئەرزیە، سپلیتە دیوارە، چەندها جۆری کەشەیە. زۆر بەفیڕۆچێت لە دانانێستانە هەچەند داکەی وایان توشنی دوامدانیە کە ئاچن زیانی هەبێ بۆ تەندروستی مرۆڤ، بەڵام بڵێن ئەو سادیان هەبێنی کە لە منکوەتمەنی خۆم یعنی زۆر بڵێن مریح نییە بەکارێت. ئێمە ئەتوانین بڵێن استفادە لە نەچرەڵ ڤێنتیلێشن، نەچرەڵ لایت، یعنی بڵێن ڕووناکی یان دەربی سروشتی بکەین لە فەرمانگەکانە. لەوانەیە ئەگەر ڕۆژدراسێکی بکەین لە بوارە نەتیجەی باشمان دەستکەوێت کە ئەوانە زیانی هەیە بۆ تەندروستی. ئەتوانین بڵێن یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە ئێمە هێشتا لە ڕووی ژینگەیەوە پەروەردەیەکی جوان نەکراوین، نەوەکو مناڵانمان، نەوەکو زانکۆ خوێندرگاکانمان، نەوەکو ئاستە ڕۆشنبیرەکە. ئەمە یەک. دووەم دابڕانێکی زۆر هەیە. من پێم وایە ئێستا ئێمە کاوەی ئیشی بینا ئەکات، تایبەتە بڵێن بە کولەی هەندەسە و هەندەسەک. من پێم وایە لە ئەوان کەمترین ئێتیمام هەیە بۆ ژینگە، ینی نەبوونی هەمە ئاهەنگیەک. ئەبواە هەموو پرۆژەیە کە دروست دەکرێت پێش هەموو شتێک ئەبێ نەخشەکەی نوسخەیەک لە نەخشەکە ببرێتە لای دەستەیەکی ژینگەی کە ئەبێ خۆی وەزارەتیش بێ، بەزێمە وەزارەتیش نەماوە هەر خۆی لێچەکە لەو سیفەتانی لابردنی وەزارەت نیشانەیە ئەو ئەهەمیەتە بۆ ژینگە لای ئێمە ئەو گرنگجینی. بەڵام لە هەمان کاتە نەبوونی دەستەیەک ئەبێ هەموو نەخشەیەک بدرێتە دەست ئەو دەستە ژینگەیە. جا ئەو دەستێش ئەبێ لێکۆڵینەوەیکی ورد بەپێی ستانداردی جیهانی بۆی بکە کە چۆن نەتوانێت کەمترین مەسرف بێ و کەمترین زەرەر بە ژینگە بگەێنێ و بە دیوەکەی کەشە هەر خۆی دۆستی ژینگە بێ. ئێمە ئێستا وەرزێکی فراوانمان هەیە بۆ گەرمکردن، یعنی تیشتی خۆر بە بەردەوامی ڕێژەیەکی زۆر تیشتی خۆرێ. ئەتوانین نیچێ لەو سیفەتانەی کاتوانین بەکاری بێنین ئەگەر تەبریدی ئەگەر گەرمکەرێکی مرکزیمانە بێ لایەنی کەم هەموو بیناکان بە جیهازێکی زۆر ئاسان و زۆر هەرزان ئەتوانێت ئاوی بۆیلەری هەموو بیناکان بە تیشتی خۆر گەرم کرێ. ئێستا ینی ئەوە یەکێکە لەوانەیە کە زۆر زۆر سادەیە، بەڵام پەنای بۆ نەبراوە هەتا ئێستا.